زیاتر بپرسه گوتوبش بکن به میوانداریا پسپورا جیوسیاسی انرژی خاطر روناک فارس تو بخیر هاتی روناک خان سپاس با آمده بوناوه سالک در باز بو بستر راگرتنا نفته ده جدسپیکی به هنجنزیک و آگاهداری بان تفگرو اینانو برنو وکر ناقفله و نوکر ناوینه هند بینن دوی روشه ده آینده هرما کردستانه یا نفتای برفکی فدیچته زۆر سپاس بۆ بێدەرفەتێ سەرەتا ئەمەوێ باس لەوە بکەم پێشەوەی بچینە سەر کاریگەری و لێکەوتەکانی بڕیاری ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ئێمە بە بیر لە مێژووی ئەو هێڵە بکەینەوە کە کەی دروست کراوە بۆ نمونە ئەگەر بێت و بگەڕێنەوە بۆ مێژووی دروستکردنی پناو ئەندرێ هێڵی استراتیژی نەوتی عراقە کە لە هەفتاکانە ئەمریکیەکان لە ئەمەوێ ئەوە بڵێم بە ڕاشکاوی و بە ئەکادمیانە ئەم پرسە بروژێنم ئەم هێڵە پێوترێ پرۆژەی ئەمریکیەکان لە هەفتاکانە ئەمریکیەکان بە هاوکاری تورکیا لەگەڵ عراقی کەوتنە دانوستان بۆ ئەوەی ڕێگری لە کاریگەری و لێکەوتەکانی شۆڕشی ئێران بکەن لەسەر تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەواتە ئەمریکا هێشتا ئارمانجاوێ بوو بێ بوارەسنا بێ بوڕیێژی خۆرتەوەکەوەی دەمێ کار لەسەر دەکەن دەمێکە ئەپیکورژی داخواز ژێت کە کوکار بکە و هەوڵە نوێژی بەردەوام دەکەن بێگومان من ئەمێ ئاماژە بەوە بدەم کە ئەمریکا بۆچی ئەوەندە گرنگی بەو هێڵادا ئێمە لێرەدا تەنیا پرس هەناردەکردن و داهات و دابەزین و نرخ نییە بۆ هەرێمی کوردستان بەتەنیا ئەبێ بیر لەو بۆڕێ هێڵە و بیر لەو بڕیارە بکەینەوە وەکو ئاسایش و کاریگەری لەسەر ئاسایشی وزەی جیهانی بە تایبەت وڵاتێکی وەکو ئەمریکا چونکە ئەم ڕاگررتنە کارە کاتە سەر نرخی وزە لە جیهان و نرخی ئەو پێگەی ئاسایشی وزەی جیهانیش لە جیهاندا بۆ نمونە من بۆ باسی گەڕانەوەی مێژووی ئەم هێڵم کرد ئەو کاتێک کە دروست بوو هۆکارەکان چی بوون بۆ نمونە لەو کاتەدا چەندین ڕوودا و هەبوو کە وای کرد کە یاخود هاندەری سەرەکی بوون لەوەی کە ڕێکەوتن لەگەڵ عراقا بکرێ بۆ ئەم هێڵە یەک لەوانە ئەم گرژی و ئالۆزیەکانی نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیل بوون هەروەها هێرشەکانی ئێمە لە بیرمان نەچێ هێرشەکانی رووسیا بوو بەسەر ئەفغانستان لە هەمان کاتدا ئالۆزی گرژیەکانی نێوان وڵاتانی ئەفریقیا بوو ئەمانە هۆکار بوون ئەوەی کە بیر لەوە بکاتەوە عراق نەوتەکەی خۆی چونکە ئێمە لە بیرمان نەچێ بە عراق بە سەبەتەی خۆراکە دوێمین وڵاتی ئۆپێکە لە بەرەمێنانە لەو کاتەیە ئەمریکا بە هاوکاری ئەمریکا ڕێکەوتنێک لە نێوان عراق و بۆ نمونە تورکیا کرێ بۆ هەناردەکردن ئەمە بڕگەی یەکەمیەتی قۆناغی دووەمی ئەم هێڵەکەی دەستپێکە ئەو قۆناغەیەکە شەڕی عراق و ئیرانە ئەو کاتێک کە تورکیا و عراق ڕێکەکەون فەیسی دووەمی ئەم هێڵە ئامادە بکەن بۆچی بووە بۆ ئەو ڕێگریانە بکە و کاتەی ئێران و سووریا ڕێککەوتن کە هێڵی بانیاس ڕابگیرێ کەرکک بانیاس بۆی دژایەتی عراقی پێ بکەن ئەم مێژوە بۆ ئێستا بۆ ئێمە بۆچی گرنگە ئەوەیە کە ئێستا کاتی ڕاگەیاندنی ئەو بڕیارە هاوکات بوو لەگەڵ چەندین ڕووداوی جیهانی کە لێکەوتان لەسەر ئاسایشی وزە هەبووە یەک لەوانە بۆ نمونە جەنگی ئۆکرانیا و رووسیامان هەیە لە هەمان کاتدا ئێمە جەنگی ئیسرائیل و غەزەمان هەیە ئەمانە لێککەوتن کاریگەریەکە لەسەر کەواتە گرنگیاوێ هەر مایە وەکە خوا وەکە دەهان ساڵین چویژ و دمینە دە ئایندەجدە بوو بازارە جیهانێ دەبێ دەمادا کوبان شەڕە نەهەفسەنگیەک چێکریا من ئەمێ ئاماژە بە یەک شت بدەم وەکو بیرۆڕای خۆم یاخود ئەو ئەنجامانەی بەدەست پێی گەیشتوم ئەوەی ئێمە ڕاستە خاوەنی دەریانین بۆی نەوتەکەمان بگات بە دەریا و هەناردێ بکەین بەڵام من ناوم لە کوردستان ناوهات و لە کتێبی ئاسایشی وزەش باسم کردووە کلیلی دەرچەکانی هەناردەکردنی نەوت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ چونکە دەرچەیەکە بۆ بێک بەستنەوەی دەریای سوور دەریای سپی ناوەڕاست کەنداوی فارسی بێگومان گرنگی خۆی هەیە من ئەمەوێت لە ڕووی جیۆ سیاسەکەەوە سەیری بکەین ئەو کاتە لێکەوتەکان یەزانی ئەمەوێ بڵێم ئەو ڕاگررتنە تەنها کاریگەری نییە لەسەر هەرێمی کوردستان بەڵکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسایشی وزەی جیهانیشە کەواتە دەبێ دەما پێش دەکو سەرۆک وەزیری عێراقی بڕیارە 15 مەهانیسانێ بچیتە واشنگتن دبەک و گوهارتنێک چێ ببە ژڤی ئالی بەک و ئەمریکا ببوو ئەو قازگرنگی لە هەرێما کوردستانی دنارە و نەفتاوێ دنارە من پێم وایە پێش ئەوەی ئێمە پێشبینی بکەین کە چی ئەگوزێرە لەو کۆبوونەوەی نێوان عراق و ئەمریکا ئەبێ بزانین ئێستا چ لەسەر مێزی دانوستانەکان هەیە لە نێوان وڵاتان بۆ نمونە من ئەگەر سەیری ئەم بڕیارە بکەم یاخۆت سەیری داهاتووی کۆبوونەوەکانی نێوان عراق و ئەمریکا بکەم سەیری ئەم ڕووداوانەی ئەم دوو هەفتەی ڕابردووەکەم ئێمە ڕێککەوتنێک لە نێوان تورکیا و عراقا
بڵاو کرایەوە کە ڕێککەوتنێکی ئەمنیە بەڵام ڕووە ئابوووریەکەی و ڕۆجیە سیاسەکەی و ڕووە ئاسایشی وزەکەی زۆر بە جوانی دیارە ئەبێ سەیری ئەوە بکەین کەواتە من ئەمەوێ بڵێم بۆ تێگەیشتن لە داهاتووی بڕیاری هەناردەکردنی هەرێمی کوردستان ئەبێ سەیری چەند کارێکتەرێکی نێودەوڵەتی و ئەقلیمی بکەین بۆ نمونە ئێران و تورکیامان هەیە وڵاتانی کەنداومان هەیە لەلایەکی تریشەوە ئێمە زلهێزە جیهانیەکان بۆ نمونە چینە ئەمریکایە رووسیا ئێستا سیر بکەین ئەم ململانەیە ئابووری و بەرژەوەندی ئابووریە کە لەسەر ئاسایشی وزێ هەیە لە نێوان سێ وڵاتی سەرەکیە بۆ نمونە ئەمریکا هەوڵەدا کوردستان لە ڕێگەی تورکیاوە نەوتەکەی هەناردە بکات تورکیا دەبێژیت ئەس ئامادەمە دەبی بەکریا جوتمە هابووری بە بێژە منوژەنکردنیژی خلاص کرد ئێمە ئەبێ لە بیر نەکەین کاریگەری و پێگەی جیۆسیاسی تورکیا چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێگومان ئەمە کاری تورکیا پاڵپشتێکی سەرەکیە بێ هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عێراقیشە من ئەمە ئەوە بڵێم ئەگەر ئایا زیانەکانی لەسەر عێراقچی ئەگەر ڕێککەوتنەکە بەو شێوەیە بمێنێتەوە یاخۆت جێبەجێی نەکاتن عێراق چونکە وەکو ناومە هێڵی استراتیژی عێراقی پێوترێ لە ڕووی وزەوە سیرکە عراق ئایا دەرفەتی تری لە بەردەسا بۆی نەوتەکەی خۆی هەناردە بکە بۆ نمونە ئێمە سەیری پەیوەندەکانی نێوان عراق و وڵاتانی کەنداو بکەین ئەگەر بێت و عراق خۆی ئەگەر سەیری کە ئەڵەی جیۆسیاسیا خود جیۆستراتیژیە بە سەیری نەخشە بکەی جوگرافیاکە ببینی ئەگەر نەوتی هەرێمی کوردستان یاخود نەوتی عراق لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە هەناردە نەکرێت بژاردەکانی عراق کامانن یەکێک لەوانە ئێمە هێڵی عەقەبەمان هەیە بۆ نمونە ڕێککەوتنەکانی لەگەڵ سعودیە هەیە پرسیاری سەرەکی لێرە ئەوەیە ئایا دۆخی ئێستای دەریای سوور ڕێگە بەوە دەدا کە عێراق بتوانێت نەوتەکەی خۆی لە ڕێگەی دەریای سووریا خود لە ڕێگەی سعودی وڵاتانی کەنداوە هەناردە بکە ئەمە بژاردەیەکەم بژاردەیەکی ترمانەیە من بۆیە باسی مێژووی فەیسی دووەمی هێڵی عراقم کرد لەگەڵ تورکیا سەیری کەرکووک بانیاسکە ئێمە زۆر جار لە پار ساڵیش گوێ بیستی ئەوە بوون کە عراق بیر لەوە کاتەوە لە ڕێگەی کەرکووک بانیاسەوە بێ ئەمە بکە ئەمە ئایا دۆخی ئێستای سووریا ئەتوانێتن هاوکار بێ بۆ عراق بۆی بتوانێت نەوتەکەی هەناردە بکە ئێستا کەواتە هەر بوریا کوردستانەیە فەیسی یەکەم و فەیسی دوم لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بۆیە ویستم ئەوە بڵێم کە ئێمە بمانەوێ پێشبینی بۆ کۆبوونەوەکانی داهاتوو بکەین سیرکەن ئێستا لەسەر مێز و دانوستانەکان چ دەگوزارێ من پێم وایە ئێمە وەکو هەرێمی کوردستان کلیلی بۆ ڕێهێڵەکانین بۆ ئاسایشی وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلەک سپاس خاتۆ ڕووناک فارس پسپۆرە جیۆسیاسی ئەنەرژی سپاس بۆ ئامادەبوونەوە